بسم الله الرحمن الرحيم. بناوي خواي بخشن دو مهربان برايانو خشكاني عزيز لهر شوينكن صلاو رحمة مهرباني خواي پروردگارتان ليبيت خوشحالين لكوتا القي برنامجتان برنامج زانستی میراد بخدمتان اگینوا لبرنامج رابردودا ارزی برایان و خوشکانی خوم کرد که کوتا برنامه من ابیتم برنامه ان شاء الله لم برنامه دا بیشگل پرسیارکانی ایوی برز و خوشویست او بابتی که زور مبست معنا لم برنامه دا رونی کینوا زوی زراعیه زوی کشتوکالی آیا ام زوی کشتوکالیه لشریعتی اسلام دا چون دا بشکرت افرد بشی چون لزوی زراعی دا وزوی زراعی لکی و دا مزراو لدوائی مردنی کسیک ام زوی زراعی چی بسرادیت ام پرسیارانه درباره زوی زراعی و چند پرسیاره کی تری تایبت بمیراتو پرسیارکانی ایوی برز و خوشویست آراستی میوانی همیشهی برنامه کم جنابی مامۆستا لێرگەرمیانیەکەم بەناوی خۆم و بەناوی ئێوەیشەوە بەخێراتنیەکەم یاخوا بەخێر بێ خوا عەفوت کە مامۆستای بەڕێز خۆلت ڕازی بێ مامۆستای بەڕێز و خۆشەویست یەکێک لەو بابەتانەی کە پێشەوە بچینە سەر زەوی زراعی کە کۆتا بەرنامەمانە بێت ئینشاءڵڵا بۆ ئەوەی هەموو بابەتەکان بەچاکی باسکەین بابەتێک لە ئەسنای بەرنامەکانی ڕابردوودا باسمان کرد بەڵام یاساکەیمان نەخوێند یاساکەیمان باس نەکرد ئەویش بابەتی ڕەد بوو کە دیارە جەنابەت پێناسەی ڕەدت کرد مەرجەکانی ڕەدت باس کرد بەڵام یاسای دابشکردنی ڕەد میراتەکە ئەمە چۆن ئەگەر جەنابەت بۆمان ڕوونکەیتەوە دوایە چینەوە سەر ئەسڵی بابەت ئینشاءڵڵا کە زەوی زراعی خوا عەفوت کە مامۆستایان خۆ پەداش داتوو الحمد لله الصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه أما بعد فإن أصدق الكتاب كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه اللهم آمين خواهی گەورە پاداشی خێرتان داتۆ خوا پاداشی خێری کەناڵی پەیام ستافی ئەم بەرنامە باقی برایم داتۆ کە خوای پەروەردگار بۆ خاتری اسمی عەظەمی خۆی لە هەموو لایەکمانی وەرگرت بێ لە هەڵەمان خۆش بوو بێت خوای گەورە پاداشتی ئەو بەڕێزانە و بینەرانە و بیسەرانە بداتۆ کە لە ماوەی ئەم بەرنامە پێکۆتوانی بێتمان خزمەتێک بە ئەو میلەتەی خۆمان بکەین بۆ جێبەجێکردنی ئەم بەشە لە شەرع مەسئلەی ڕەد خوا پاداشت داتۆ کە سەر لە نوێ زیندوت کردووە سەرت هەڵدا تەنها یاساکەی وەکو خۆت وتت حەزمان کرد جەخی لەسەر بکەینەوە لەبەرەوەی بەرنامەکەمان کە دواتر تەواو بوو ئینشاءڵڵا کاملتر بێ مەسئلەی ڕەد بریتە لەو مەسئلانەی کە صاحب فەرضمان هەیە بەڵام چەند کەسیە هەن پارە بەشەکان میراتەکە نەسیبەکە ئەبێت لێ ئەمێنێتەوە بیدەین بە کێ یاسایەکە لە ڕەدا زەوج و زەوجە ژن و مێرد بە هیچ شێوەیە بۆیان ناگەڕێتەوە صاحب عەسەبەش ناوێت لەو نمونە هەبێت بە هیچ شێوەیەک عەسەبە هەبوو ڕەدمان نییە هەر نمونەیە عەسەبەی تیا هەبوو ڕەد نییە چونکە باقی ئەبات کەوا بوو هەر نمونەیەک ژن یان مێردی تیا بوو ئەسڵی ئەم مەسئەلەم لە بەشی ئەو ژن و مێردەیە ئەسڵی ئەو بنچەی مەسەلەکەم کە بنچەی مەسەلەکەم ئەو کاتە دوو حاڵەتەیە یان یەک لەسەر دووە یان یەک لەسەر چوارە کەوا بوو هەرکامیان بێت ئەسڵی مەقام خوارەی ئەم بەشە کە یەک لەسەر چوار بوو چوارەکەی ئەەکەم بە ئەسڵی مەسەلەکە بۆ ئەو کاتە یەکی بۆ ئافرەتەکەیە سێ ئەمێنێتەوە بۆ ئەوانەیە کە بۆیان ڕەدەکرێتەوە مە یاساکەیە من ئەتوانن لەسەر شاشەکەش بێ کە من باسیەکەم بیبینن کەوا بوو خاڵی یەکەممان ئێمە چیمان هەیە لە هەموو صاحب فەرضێک بەستمان هەیە و مەقاممان هەیە وایە بەشی مەقام بەشی خوارەوەیە سەرەوە خواری مەقام یعنی خواری بەشی ئەو خاوەن بەشە جگە لەوانەی کە بۆیان ڕەد ئەەکەینەوە ئەوکەمە ئەسڵی مەسەلەی یەکەم دوو مەسەلە زیاترم نییە مەسەلە یەکەم و دووەم کە ئەمەم دانیە ئەو کاتە ئەوەی کە ئەمێنێتەوە مایەوە باقیەکە دەگەڕێنەوە بۆ هەموو ئەوانەی کە بۆیان دەگەڕێتەوە
ئەمە ئێستا خاڵ لە دوو نمونەی ڕوونکەینەوە. مەسئلەی دووەم دروستەکەم لە کێ؟ تەنها لەوانەی کە بۆیان ڕەدەبێتەوە. مەسئلەکە دائیمەن لە شەشە. ئەمە قسەیەکی بەڵ کە لە شەشیشە دائیمەن چی ئەبێت؟ دێتە خوارەوە کەمەکات تەصحیحی مەسەلەکەی کەمەکات. تەصحیحی مەسەلە یان زیاد دەکات یان ڕەد ئەبێتەوە دێتە خوارەوە. تەصحیحی مەسەلەکەم پاش ئەوەی تەصحیحی مەسئلە ئەەکەم. کەوا بوو چیم هەیە لێرە؟ بەشی صاحب ڕەدەکان لە نمونەی یەکەم. ئەسڵی مەسئلەی دووهەم ئەوەی کە بۆیان ڕەدەکرێتەوە کەوە لە خاڵی پێنجەم نووسراوە بەشی ئەوانەی کە بۆیان دەگەڕێتەوە لە مەسەلەی یەکەم تەقسیم دابەش بنچەی مەسەلەی ئەوانەکەم کە بۆیان دەگەڕێتەوە. ئەو کاتە چی ڕوئەدات؟ ئەم بەشە کە لە مەسەلەی یەکەم چەنە؟ هەرچەنێک بوو ژمارەکەی تەقسیم ئەیخەمە سەر چی؟ ئەوەی بنچەی مەسەلەی دووهەم مەقامەکەی خوارەکەی ئەدەم لە مەسئلەی یەکەم جامع دەرەچێت. بەستەکە ئەوەی سەرۆی فی ضرب لێدانی مەسئلەی دووەم یەکەم هەموو مەسئلەیەکی ڕەت بەم سێ کەلیمە دەرەچێت. ئەم قسانەی کردمان لەم نمونە مامۆستای خۆشەویستە ماشە ئەم نمونە لەبەرچاوە. پیاوێک مردووە ژنێکیەیە داپیرە خوشکێک لە پاشی بەجێ ماوە. مەسئلە یەکەم کەوا بوو من چیم هەیە؟ ژنێک ژن یەک لەسەر چوارە بات منە هەڵی نییە. کەوا بوو ئەوتانێت تەبعەن ئەو نووسینە سەرینەکەی گرتووە خوالیان ڕازی بێ. ئێستا یەک لەسەر چواری برد ئەی داپیر یەک لەسەر شەشی بردووە ئەی خوشکەکە یەک لەسەر دوی بردووە. ئێمەش قانونی یەکەمان ئەڵێم ئەسڵی مەسەلەم لە چوارە. یەکی بۆ کێیە؟ نووسراوە بۆ ژنەکە سێەکە بۆ ئەو دوانە هەردووکیان ئەوە بوو کەوا بڵێم بەشی صاحب ڕەدەکان سێیە. مەسئلەکەم چەنە؟ ئەسڵی مەسەلەکەم لە چوارە. مەسئلەی دووهەمان کە دروستەکرێت ژنەکەی لێ دەرەکەین ئەوە تا لە بەرامبەر ژن هیچمان نەنووسیوە. تەنها داپیرە لەگەڵ خوشکەکە یەک لەسەر شەش و یەک لەسەر دوو لە شەشە. شەش چەند شەشی تایە؟ یەک. ئێ باشە شەش چەند دوی تایە؟ سێ. کەوا بوو گەڕایەوە بۆ چوار. هەموو جاروتم نمونەی دووەممان لە شەشە. ئێستا تەصحیحی مەسەلەکەم لە چوار کرد. ئەسڵی مەسەلەی بەشی صاحب ڕەدەکانیش سێیە. ئەم قسەیە تەنها سێ لەسەر چوار سێ لەسەر چوار. کەوا بۆ کاتەڵێم سێ بەستە چوارەکەمان چییە؟ مەقامە. مامۆستاگیان ئەڵێم چوار کەڕە چوار شانزە وتم مەقامەکەی بەشی ژێرەکەی دەم لە مەسئلەی یەکەم جامعم چوار کەڕە یەک چواردامیان لە شوێنی خۆی دێمەوە بۆ کوێ؟ ئەمجار ئەوەی سەرۆی کە سێیە. سێ کەڕە یەک سێ سێ کەڕە دوو سێ کەڕە سێ نۆ کەوا بوو کۆتا مەسەلەکەم لە شانزەیە بەشی ژنەکە چوارە داپیرەکە سێیە خوشکەکە نۆیە. بۆ هەر تەنها ئەوەم کردوتم سێ کەڕە یەک سێ کەڕە چەند؟ سێ کەڕە سێش بوو بەنەوە دەرنەچوە لە شاشەکە چونکە بۆ چۆن نەزانی نۆ ئەکات چونکەڵێم شەش لەسەر دوو چەندەکە سێ ئەکات ئەوە سێەکە نەنووسراوە کەوا بوو ئەو سێ کەڕە سێ ئەوە نمونە یەکەم. نمونەی دووەمە هەر هەمان شوێ مامۆستا قورسی ناکەم لەسەر کەس. پیاوێک مردووە لە پاشی بەجێماوە ژنێک دایک خوشکێکی دایکی. ئێستا من بەرنامە نەبێ هەر تاالبێکی علم دانیشڵم خۆتان بۆم حەلکەم دەڵێم ئادەی بابین یەکەم نمونەیەکی کامەل حەلکەین. ژنەکە یەک لەسەر چوارە بات دایکەکە یەک لەسەر سێ لەبەرەوەی ئەولاد نییە خوشکی دایکی یەک لەسەر شەشە بات. خوشکی دایکی و برای دایکی یەک لەسەر شەشە. کەوا بوو مەسەلەکەم لە چوارە وەک هەموو جاروتمان چۆن لە چوارە لەسەر ئەو بەشەی کە صاحب فەرضە مەقامی ئەوە ژێرەوەی ئەکەم ئەسڵی مەسەلە چوارە. چوار لەسەر چواری یەکە بۆ ژنەکە چەندی ماوە بۆ صاحب ڕەدەکان سێ. ئەمە ئێستا لێرە دامنیە ئەڕۆم تەنها نمونەی دووەم ژنەکەی لێ دەرەکەم کەوا بوو دایک و خوشکەکەیە یەک لەسەر دوو یەک لەسەر شەش یەک لەسەر سێ یەک لەسەر شەش مەسەلەکەم لە شەشە. شەش چەند سێی تایە؟ دوو. شەش چەند شەشی تایە؟ یەک. ئەم جارە گەڕایەوە بۆ سێ وایە؟ چونکە بۆ مەسەلەکەم هەر تا سێ کەسن کەوا بوو زەرفەکان کە بنچەی مەسەلە شەش بوو ئیکەم بە سێ زەرف سێ بەش کەوا بوو صاحب ڕەدەکان بەشی صاحب ڕەدەکان لە نمونە یەکەم چەنە؟ سێ. لە نمونەی دووهەم ئەسڵی مەسەلەکان چەنە دوای تەصحیح؟ سێیە. ئەڵێم سێ لەسەر سێ سێ لەسەر سێ کەوا بوو کاتە یەک لەسەر یەک. ئێستا دێم مەقامەکەی مەقامە بەشی خوارەوەی کە یەکە لێکدانی ئەسڵی مەسەلە یەکەم چوارەوە بوو بە جامع. بەشی ژنەکە یەکە یەک کەوا بوو جامع یان جامعی عنیم چی بنچەیە کە هەردووکی کۆکاتۆ
لە چوارە ئەی ژنەکە چەنە با یەکە با لە چوار ئەی ئەو یەکەکە ئەڵێم یەکە ڕەدوود و کەوتم بەستەکەی ئەوەی سەروەی فی چی ئەەکەم لێگدانی بەشی صاحب ڕەدەکانەکەم ئەڵێم یەکە ڕەدوود و یەکە ڕەیەک کەوا بوو مەسەلەکەم لە چوارە یەکێکی بۆ ژنەکەیە دوی بۆ دایکەکەیە یەکی بۆ خوشکی دایکەکەی مهم لێرە ئەوەیە دوایی برایەک طالب علم بێ فێربێ ئەم یاسا وەربگرێت مەسئلە یەکەم حل ئەەکەین لەسەر چی دانی ئەسڵی مەسەلەکەی صاحب فەردەکە هەموو ئەوانە ئەمێنێتەوە یەکەمە یەک ژمارە بۆ ئەوانەی بۆیان ڕەدەکرێتەوە مەسئلەی دووەم تەنها بۆ ئەوانەیە کە بۆیان ئەگەڕێتەوە صاحب فەردی لێ دەرەکەین دوای تەصحیحکردن ئەڵێن بەشەکەی لە مەسئلە یەکەم تەقسیمی ئەسڵی مەسئلەی لێ دووەم جوان ئەنجا ئەوە باسمان کرد مەقامەکەی فی مەسئلە یەکەمەکەین یان ڕوون بوو خوارێ ڕازی ڕوون بوو یاساکان زۆر بە شێوازێکی ساهل و دوو نمونەشت باس کرد خوازابەتەوە مامۆسای بەڕێز و خۆشەویست بینە سەر باسی زەوی زراعی کاتێک کاڵین زەوی زراعی یان کاڵین زەوی ئەمیری لە کتێبەکانی فقهدا لە قانوندا لە عورفی ئینسانەکاندا مەبەست بم زەوی زراعیە چییە مامۆستانی چ شتێک ئەگرێتەوە پێناسەی چییە؟ بسم الله الرحمن الرحيم مامۆستا ئێمە لا أساس بها إلا عهد رسول الله صلى الله عليه وسلم كبيغمري خواه صلى الله عليه وسلم عرزي داوة هندي مسلمان ببيع أويك ببيع بملكي بوي إسفادي ليبكات لخيبرة أساسك إلا بي أحكاوه عهد رسول الله صلى الله عليه وسلم باشا لعهد إمام عمر أما شيرو إذا كاتي عراق وشامي آزاد كرت ألم آزاد كردنا إمام عمر رضي الله عنه وكاتب بيوتري سواد العراق أصلي أرزك سواد بو دعايك بيوترا أميري نسبة بو أمير قراوة لبرشي لبروي تصرف تيايا حاكم تيايا أمير معناه دولة كأبو حاكمي مسلمان أمير يعني خليفة لم شو أنا أرزي أميري يعني أم أرزا حق أمير أتواني حاكم أتواني تصرفي تيابكات بو نمونة لهندي شوال طلبيك لقرآن لبر كردوها عرزك زراعتي شانتيانا كردوها خانويان تيا كردوها خانوكي داوة طلبك عقدك بو كردوه تيتي تاوة كتولة جياني أم على خانوه هيتوية أيدي بكرية بس بودنيا بفروشي رقبك يعني أصلك زويك حقك أما ذاتي عرزك هي دولتها بله تو أم خانوة تاوكو لجياني أتواني استفادي لك بكري أدي أي فروشي بونو من بك كسيك علي كاك الرجل الرجال حكمة برديوه هي أوا دولة برديوه كواب اللي أما سواد بو بأرزي شي أنجا سواد العراق خراج بو خراج بريتي لو أجري أخرية السري كواب أرزي خراج شي كي أوتري ليرة بريتية لو زاوية كاتي خوي كاتي فتوحات الرويدا دابش نكرة سر مجاهدين شيان ليكرد دايان به فلاحة كاني منطقي خويان بشي دايان بي بويك أم أرزته منفعة سودي لي ببينا أهيكي هي دولتها كابو الليرة بيشوي عن تفاصيل كي بإشارات في بكين ورأي مذاهب خلق يقول لي كاكا لم خالة إما ببي قانون بيبين يا ببي شرع أم تعبيرها عليها بو چونکە هەر یاسایەک لە حەڵاڵ و حرامە مخالفەی شەرع بێ پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم تحت قدمی کەلا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە نییە بڵێ کەسێک ئەگەر وا بزانێ هەر یاسایە لە یاسای خوا باشترە لە دین پێی دەرەچێت بەڵام قەینا بە زوڵم بیخوات لە قەیناکە مەبەستم چییە گوناهی کەبیرەیە حرامە خوا لێرە کەوا بوو ئەم خاڵەکە ئەڵێ ئەگەر بێت و کاکە لە ئەرزی ئەمیریە ئەرزی خەراجیە لە مەسائلی أرزي زراعي بوتا مصطلحك وايلي هاتوا أجينا أرزي زراعي طابو بيه وحر حكم ميراث للذكر مثل حظ الأنثيين ليرة أو كسي كمردوها أبيم تحقيق كسي مردوها ضلني أيوه بتحقيقه وارث يجي شبيه بتحقيق لأركان ميراث إرثك شبيت ليرة إرثك نية هي أو كسنية بويا صاحب هبك أو كسي أي بخشيت بۆ منفعەکەی ئەو کەسەی بە هەدیە داوێتی ئەو کەسە ئەتوانێ بڵێ کاکە من ئەتان دەمێت تەنها بۆ ئافرەتەکان بێت ئەتوانێ نە بە یەکسانی بیبن ئەوە کێ ئیشی تیا کرد مەسەڵەن ئەڵێ ئەوە ئیشی تیاکای دەمە ئەوە بەڵام بۆ چونکە لە هەندێک وڵات ئەڵێ تا 5 ساڵ ئەو عەرزە زراعەتی لێ نەکەی لێتە سێرمەوە مامۆستای بەڕێز لەم مستەڵەحە ئەوترێ زەوی زراعی هەندێک لەو زەویانە زراعی نین
بۆ بە مروری زەمن بۆتە ئاوادانی عیمران بۆ تا ئەوەدانی یعنی کاتێکە وشەی زراعی لێکرایەوە ئەمە حکومەکەی گۆڕەمە موسای بەڕێز حکومەکەی بەوە ئەگۆڕێ ئەگەر ئەو کەسەی کە تەسەڕفی تیا ئەکات کە وەکو باسمان کەوتم ئەمیری یعنی خەلیفە حاکمی موسڵمان ئەو کاتە جاری وای کا بە مەدرسە زراعەتی تیا ناکرێ ئەکرێ بە مستەشفەیەک بۆ بەیت المال وایە ئەکرێ بە کۆمەڵی خانوو بۆ یەتیم هەر وەکو چۆن پێشتر بۆ زراعە پێی دراوە ئێستا ئەیداتێ تایە بژی بەڵام چییە ڕقەبەکە بە موڵکی نایداتی بۆ منفعەیە ڕۆژێ لە ڕۆژان ئەتوانێت لێی وەربگرێتەوە کە ئەم کەسەی ئەمرێ دەوڵەت دایەتی ئەو کەسە تایە منفعی بکات دەوڵەت ئەتوانێت پێی بڵێ وەکو ێساتە لە هەندێک دەوڵەت یاساکانی وایە لە دەوڵەتی عوسمانیش وەریان گرتووە ئەڵێ ژن و مێرد وەکو یەکە بن یەک لەسەر چوار یا یەک لەسەر دوو سەیری مناڵەکەن کوڕ و کچ یەکسانن تایە دایک و باوک یەکسانن تایە هەر کریانەتی یاسا لەبەرەوەی کێشە دروست نەبێ بۆ ئەو خەڵکە کێشە دروست نەبێ بۆ ئەو خەڵکە جاکەوا بوو لێرە ئەمە یاسایەکە لە علمی میراثە هەر کەسێ شتێک ببەخشێت بە پێی شەرتی ئەو کەسە تەوزیعەکرێت ئەگەرێ بۆ مەرجەکە خۆی مامۆسای بەڕێز هەر ئەرزێک لە حکوومەتدا تۆمار نەکرا یان بڵێ تاپۆی نەبوو پێوترێ زەوی زراعیان زەوی ئەمیری ڕوونتر پرسیارەکەم بکەم پیاوێک لە شاخێکە لە دۆڵێکە ئەرزێک زیندووە کاتەوە بۆ خۆی زیندووە کاتەوە بۆ خۆی خۆیەکیڵێت ئایا ئەم پیاوەکە خۆی زیندوی کردوتەوە لە شاخێکە بەردەکەی بژار کردو دارەکانی لا بردووە ئەمەش بە هەمان شێوە پێوترێ مادام تاپۆی چۆنەڵی تاپۆی عوسمانی نییە پێوترێ زەوی زراعیەمیش خۆی مامۆستا پاداشت داتەوە هەر ئەسڵەن جاری هەندێک لە عولەما ڕێیان وایە ئەمە بەس بۆ شام و عێراقیشە بۆ ئەڵێ لەبەرەوە ئەمە تەنها لێرە بووە زیاتریش لە منتیقەی شام لە شام و عێراقە بوو هەندێکیان ئەڵێن هەر بۆ شام بۆ تا ئێستایان ماوە بەڵام ئێستا کەڵێم شام فەلەستین ئوردن سووریا مەشیەخەی ئەمانە بەشێک لە سینا بەشێک لە تورکیا عێراقیش تافەلوجە مەشیەخەی ئەم وڵاتانە هاتوون کاتی خۆی ئەمە قانونێکمانە بووە قانون انتقال الأموال ئەمە حل لە دەوڵەتی عوسمانی وە وەریان گرتووە کە بزانم ئایا ئێمە ئەم عەرزە چۆن تەعاملی لەگەڵا بکەن ئەوەی کە جەنابەت ئیشارەتی پێ کرد حتى ئەڵێن ئەمە طبعا مخالفی ئەسڵەکەیە ئەگەر عەرزێک وای لێ هات حکوومەت دەسی لێ هەڵگرت وەکو تۆوتت مەتروک تەرکی کردەوە کەسێ ئیحیایی کردو زیندوی کردو ئەوەتەی خۆی لێرە کەوا بوو لەوە دەرئەچی بێ بەڵام ئەگەر کەسێ حکوومەت مەتروکی نەکرده بوو ئەم دقە ئیسیفادەی لێکە چاوی لێ بوو کەسێک بی بە ئاگاداری کاتۆ ئەم بڕوا بڵێ کاکە پێشوەقت ئەڵێ کاکەمە هینە بەڵام ئەگەر کەسێک بڕۆ هەر دەسی لێ هەڵگرتووە لە بیری کردووە ئەو عەرزە تۆ ئەڕۆی زیندوی ئەەکەی تۆ بۆ خۆت هەر لە ڕووی شەرعی و هەر کەسێ عەرزێ زیندوو کاتۆ بۆ خۆیەتی ئەنجا مامۆستاگیان ئەمە شەر بۆ بینەری بەڕێزەوە بزانن ئەم عەرزە کڕین و فرۆشتنی پێوە ناکرێت ئەسڵەکەی زەویەکە ناکرێ بە هیبە نابەخشرێت ئەسڵەکەی ئەگیناوەکو منفعەکەی بەڵێ کڕین و فرۆشتنیشی پێوەکرێ شوفعەیتیان نییە پاشان ئەم زەویە لە لای ئیمامی ئەبوو حەنیفە تەنها مخالفی سێ مەزهەبەکەی کردو انشاءالله چنە سەر مەزهەبەکان پەیوەندیەکان وەرگین مامۆستا ماشاءالله گەشتیتە پەیوەندی کات لەگەڵ جەنابتان ناڕۆ مامۆستا کاک سەربەستمان لەگەڵایە بەڵێ فەرموو السلام عليكم مامۆستا عليكم السلام ورحمة الله وبركاته واقعتان بسی بەڕاستی بەرنامەی دەوڵەمەندە بەڕاستی بەس دڵتان تەکردن گوتانەوە دوای بەرنامەیە هیوادارم درێژە پێ بدات خالت ڕازی بێ باکاتی برادران کە نەگرم باپیرم عەرزێکی زراعی وەرگرتیان عەرزە زراعیەکە کە ساڵێکی بەسەردا چووە ئەمری خوای کردیان دوایەکە زڕداپیرم بەکاری هێناوە داپیری منیش مردووە یعنی ژنی گەورەی مردووە ژنی گچکەی بەکاری هێناوە دوای مردنی پیاوەکان دوایەکە ژنە گچکەکە ئەمری خوای کردووە کوڕەکەی واتە زەرمانی من بەکاری هێناوە ئەو عەرزە زراعیە دوایەکەش تاپۆ کراوە کە تاپۆ کراوە ئەو زەرمانەی من هیچ پرسێکی بەمەش نەکردی و لە قانون چوە بە ناوی خۆشی کردی ئێستا ئەمە چێ بە ناوی خۆیەوە کردووە کاک سەربەست زەرمامەکەم زەرمامی بەڵێ بە ناوی خۆی کردو هیچ پرسێکی بەمەش نەکردو تەنانەت قەسانی مەشی نەکردووە ئێستا کرد ئەمە لە قانون دەڵێتن
حەقین بۆ دەکەوی بەس ئەمە بەڕاستی لایەن شەرعیەکەوە هیچ معلوماتێکمان نەگەیشتنە مەزدەڕێکی ئەوها ئایا حەقیمە دەکەوی یان نا. کاکە سەربەست ئەرزەکە فەرموود لە باپیرەتەوە ماوەتۆ بەڵێ وەنیە بەڵێ باپیرەت کە مردووە کێ لە پاش ئەو بەجێ ماوە بەڵێ کێ لە پاش باپیرەت بەجێ ماوە لە پاش باپیرەم نەکەم بەجێماوە کە زڕنەکی من بووە دوای ئەویش وەفاتی کردووە بەڵێ کەواتە زڕمامەکانی من عادەکەیان بەکارهێناوە یەکێکیان چووە عادە زراعیەکە ئەمری تاپۆی دەرچووە چووە ئەو کاتیش بەناوە خۆی کردووە لە تاپۆ. ئینشاڵڵا کاک سەربەست مامۆستا وەڵام تداتەوە لە خزمەتتانی سوپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێزت. سپاس دەکەین کاک سەربەست. ئامین خان بەڵێ فەرموو. سلام علیکم مامۆستا. عەلەیکی سەلام خوشکە بەڕێزەکەم. مامۆستا ئێمە هەشت خوشک و سێ برا یا هەشت خوشک و یەک برا هەشت خوشک هەشت خوشک و یەک برا خوا لە یەکتان نەکا لەسەر خێر. گوێی بی مامۆستا جان عەرز دراعیمان هەیە بەڵێ لە حەفتاکانە باوکم ئەمری خوای کردو لە حەفتاکانە ئێمە لەگەڵ دایک و لەگەڵ ئەم برا چوار خوشکی کردمان بە زەراعەت تاکو 2000 ئێمە لەو برایە جیابووین. بەڵێ ئەو برایم وردە وردە ئەبانی گشتی فرۆش بۆ خۆی بڵێ بۆ خۆی داگیری کرد بۆ خۆی وتی کرد مافی نییە لەگەڵ دوو خانووشا لە سلێمانیە خانووەکان بڵێن بە زەراعەتی ڕەنجیشانی ئەم خوشکانە و ئەم سێ خوشکە و ئەم برایە کردمان. براکەت بەشی نەداون هیچی بەز نەدان و خانووەکان چی گشت کردو بە ناوی خۆیەوە و جوانیان کوڕەکانی پیاوێکیان چی داوە بەخێر. ئینشاڵڵا مامۆستا بەڵێ مامۆستا ئێمە لەلایەن شەرعەوە ئەڵێ پرسی مەلام کردووە لەلایەن شەرعەوە ئەم خوشکانە هیچیان ناکرد. بەڵێ ئینشاڵڵا مامۆستاش لەو بابەتەیە مامۆستای مامۆستاکانە و گوێ لە پرسیارەکەشت بووە ئینشاڵڵا وەڵام دەداتەوە. وا لەگەڵ مامۆستا خوا لەت ڕازی بیاخوا. کاک ئەحمەد بەڵێ فەرموو. مامۆستا جان سەلام عەلەیکم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوهو. مامۆستا شاخەوان باشی یاخوا خوا لەت ڕازی بێت. خەوەتمان دەکەم مامۆستا شاخەوان. خوا سەربەرزت کە یا ڕەبی. سەلام عەلەیکم سپاس مامۆستا شاخەوان. بەڵێ من پرسیارێکم لە جەنابتان هەیە. لە خزمەتتان منش ئەی گوازمەوە بۆ جەنابی مامۆستا. چاور خۆش بێ مامۆستا گیان. مامۆستا گیان جان من خەزوورێکم هەیە 8 ساڵ هەرزیدا بۆ باکتەکەی بە نەرزێ بزانم مامۆستا بۆمان ڕوون کاتەوە ئێستاشی فرۆشتە بزانم دوای متنی دەیکەوێتەوە یان نایکەوێتەوە. ئەم خەزوورەت فەرمووت چی؟ باختێکی هەبوو نەزری کرد بوو مڵک و ماڵەکەی نەزری کردوە ئێستا شەرماوە بەس ئێستا فرۆشتوێتی دوای نەزری کرد بۆ چی؟ نەزری کرد بۆ چی کاک ئەحمەد؟ نەزری کرد بۆ چی؟ نەزری کچەکەی کرد بوو یەکتی هەیە. نەزری کچەکەی کرد بوو. بەڵێ 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 تەنها ئەو کچەی بووە؟ داوای بکاتەوە. کاک ئەحمەد خەزوورت تەنها ئەو کچەی بووە؟ بەڵێ بەس ئەو کچەی هەیە. ئێستا پرسیارەکەی جەنابەتەوەی ئایا خەڵکی تر بەش ئەبات؟ نا فرۆشتوێتی. کچەکەی فرۆشتوێتی؟ نا خەزوورەکەم فرۆشتوێتی. خەزوورت فرۆشتوێتی؟ بەڵێ کتێکی هەیە مڵکەکەشی ئێستا فرۆشتەوە نەزری کرد بوو 8 ساڵ بەخێوی کردووە دوای ئەوەشی فرۆشتەوە لێی پشێمان بۆتەوە. خەزوورت پەشیمان بۆتەوە. زمانای چێ مەبەستی چێ بەڵێ بەڵێ بەس آخر نەزری کردە بوو تو بووی ئەمە بۆ خۆت ئەگەر واوت پێوە هەدیەوە نەزر نییە. نەزری کردووە کە ئەوە بۆتەوە بێ و دوایش پشێمان بۆتەوە. مەبەستم کاک ئەحمەد بۆی مامۆستاش بەڵێ بەڵێ کە نەزری کردە بوو وشەی لەفزەکەی وت بووی چی؟ بە شاهید و بە ئیسپات ئەو مڵکەم نەزری ئەو کچەم کردووە. ئەو یعنی هەدەیە ئەو کچە؟ بەڵێ 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 ئینشاڵڵا مامۆستا وەڵام تداتەوە. دەست خۆش بێ مامۆستا جان. خوا لە ڕازی بە کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێزیشت. کاک ئەحمەد لە خزمەتتان کاک ئەحمەدێکی ترە بەڵام. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باشي مامۆستا. خوا لەت ڕازی بێ. والسلامتك يا مامۆستا. ئەمە زەویەکمان لە بابمانەوە بۆ ماوەتەوە. بەڵێ زەویەکە
بەدەم زەویەکەوە ڕووبار مەجرای خۆی گۆڕیوە پرسیارمان بۆ مامۆستا دلێری بەڕێز مەجرای خۆی گۆڕیوە تقریبا 4-5 دەبێ بەجێ هێشتووە بەڵام بابم نەماوە بەشی خوشکەکانی وەخت خۆی لەو زەویە نەدراوەکە ئەم زەویەی کە بە حکمی وی وەرگیراوە بەدەم ئێوەیەوە بەشی خوشکەکانی تێدا نەداوە یعنی ئەو کاک ئەحمەد ئەو ئەرزەی جەنابتان ئەو زەویەی جەنابتان بۆ نمونە 1000 متر بووە ئێستا کە ئاوەکە کەمی کردووە زەویەکەتان زیادی کردووە بەڵێ زەویەکە زیادی کردووە کە زەویەکە زیادی کردووە لەو زیادە بەشی ئافرەتانتان نەداوە مەنا هەر لە زەوی ئەسپیەکەش بەشی نەدراوە ئەوە زیادیەکە بە زمانی بابم نەبووە ئەی داماو من ئێوە لە ئەسڵەکەش بەشتان نەداون لە ئەسپەکەش بەشی نەدراوە بابیشم نەماوە چەند خوشکتەیە خوشتی خۆم نامە بەسم خوشتی بابمە خوشکی باوک باوکم بەسی لەگە مامەکانم بەشی خوشکەکانیان نەداوە بەڵێ 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 ئینشاءڵڵا مامۆستا وەڵام تێداتەوە خوشکەکانی ئێستا لە ژیانە نەماوە ئەو حەقەی کە دەکەوێتەوی انتقال دەکا بۆ خوشکەکان ئینشاءڵڵا مامۆستا وەڵام تێداتەوە خی گەورە ڕەحم لە باوک و مامەشت بکات ئەمە مامۆستا ئەگەر عەزێر نەبێت دەمانەوێت بەشەکانیان بدەینێ بەڵام یەک لە خوشکەکان نەماوە بەڵێ 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 ئەو میراتگری ماوە ئەو ئافرەتەکە نەماوە لە دوای باپیر لە دوای باوکتەوە وفاتی کردووە بەڵێ لە دوای باوکتەوە وفاتی کردەوە خوشکەتوە نییە نەوەڵا دوای ئابڵ ئەو خوشکت کە مردووە دوای باوکت مردوویان پێش باوکت خوشتی بابم مامۆستا آخر ئەو خوشکەی باوکت دوای باوکت وفاتی کردویان پێش باوکت نانا دوای باوکم وفاتی کردووە خوشکەکەم بەرەن فال کردووە خوشکەکەی بابم دەیخوا مەحفوظتان کە ئینشاءڵڵا خی گەورە عەفویان سەلامەتیدا پرسیارەکە مامۆستا دوو پرسیارە ئایا حەقەکە لە زەویە ئەسڵەکە لە زەویە ئەسڵەکە بۆ وەرەسەکانی ئینتقال دەکا و دووەمیشیان لەو زەویە کە خۆم زندوم کردوێتەوە نەک بابم ئەو زەویە نەبوو بە زمانی بابم خۆم زندوم کردوێتەوە بەس بەدەم زەویە ئەسڵەکەوەیە ئایا لەوی قسەیان دەکەوێت یان ناکەوێت ئینشاءڵڵا مامۆستا وەڵام تێداتەوە کاک سوپاس بۆ پەیوەندەکەی جەنابەت کاک بێستونمان لەگەڵایە کاک بێستونگیان بەڵە فەرموو مامۆستا السلام علیکم عەلەیکم السەلام وڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه حاڵتانە باشی مامۆستا خوالت ڕازی بێ کاک بێستون گۆستاوای مامۆستا پرسیارێکم هەیە فەرموو لە خزمەتیم بە کورتی بۆی زۆر لە کاتان نەگرم مامۆستا مامەکەم هەیە منداڵ دوایی نییە بەڵێ خۆی و خێزانیەتی بەڵێ خانوویەکی هەیە دەڵێ خانووەکەی کردوتە ئەوە بڵێنی پێی 3 ڕۆژ پێش مەرگمدا بۆ خێزانەکان بێ چی لێ کردووە؟ خانووەکەی داوەتە خێزانەکەی 3 ڕۆژ ئەوەی بمت خانووەکەی داوەتە خێزانەکەی بەڵێ بەڵێ دەڵێ لە دوای خێزانەکەشم وەقتی مزگەوتێ بێ بەڵێ ئایا ئەمە هەڵەشانەوەی هەیە دەڕووی ئیسلام ئەی دوای مزگەوت ئەی دوای مزگەوت خۆشتی تری نەوتووە نا ئێستا هەردووشیان لە ژیاندا ماون هەر ئەوەندە توێتی ئەم خانووە هەتا 3 ڕۆژ پێش مەرگمدا ئی خۆما لە دوا ئەوە ئەگەم مردم بێتە بۆ خێزانم لە دوا خێزانم ئەگەمرد وەقتی مزگەوتێ بێ پرسیارەکەی جەنابەتەوەی ئایا ساتوانە لێی پەشیمان بێتەوە هەر ئەوەندە بەڵێ ئینشاءڵڵا وەڵام تدەینەوە زۆر سپاس مامۆستا دەست خۆش خوالت ڕازی بێ یا ڕەبی مامۆستای بەڕێز و خۆشەویست عەفوەن هەر چوویتە سەر مەزهەبەکان و قسەکەی جەنابەتمان ڕاگرت جا مامۆستاگیان بسم الله الرحمن الرحيم مەبەستم لەو قانونی کە وتمان قانونيك وقانون انتقال الأموال لدولة عثمانية لعهد سلطان سليمان القانوني يكم كسك وكياساي بودانا أم ياسا دريجي كيشا تاوكو قشت سر سلطان عبد المجيد أم ياساي قانونا ك دريجي كيشا تاوكو زارو نوصدو سيودو حكم الملكي لعراقة أم قانون الرشد أم كوابو مبستم چيبو ياساي بودانا خوزقا إيسش ئەوان نەمێنێتەوە کە جاری وایە برا لە برا عاجز بێ خوشک لە برا عاجز ئەبێت خەڵکە ئەیدەی بەدەست خۆیوە پارە فیتنەیە
پارە فیتنەیە کاتی سم بە زۆر براڵم کاکەگیان تۆ پارەکە بنێرە بۆ ماڵی خوشکەکەت با بگاتە ماڵی بگاتە دەستی باشە بۆ ئەو خوشکەت ئەگەر 5,000 لات بێت دوای بە قەرز بۆیەوەی تۆ وەری ئەگرێ ئەی ئێستا بۆ دەفتەرێک وەرناگرێت جا لێرە من بەبەستمەوە بوو ئەم باس لە عەرزی زراعی بوو عەرزی زراعی لە مەذهبەکانە مەذهبی ئیمامی ئەبوو حەنیفە تەنها مخالەفەی ئەم سێ مەذهبەکەی کردووە بەوەی کە ئەتوانێت بیفرۆشێت وەکو میرات تەوزیعی کات ئیستیفادەی لێ بکات ئیمامی مالک ئیمامی شافعی ئیمامی ئەحمەد ڕەئیان وایە ئەمە لەبەرەوەی مڵک نییە ئەمەش ئەسەحە ئەمەش تەواوە لەبەر ئەوەی مڵک نییە ئەم ئەرزە ناتوانی وەکو میرات تەوزیع بکرێت بۆیە ئەسڵەکەی هی بەیت المالە ئەم زەویە ئەم زەویە هی بەیت المالە کە هی بەیت المالە ئەو بەیت المالە ئەو حاکمە چۆن بڕیارێک بدات ئەوێ ئەو بڕیارە جێبەجێ بکرێت ماوەساکە فەرمووی بەیت المالە بەڵێ ئێستا بەیت المال لە کوردستانە حکوومەتە لێرە ئایا حکوومەتی شەڕ ئەو بڕیاری کە دای هەر ئەوەیە ئێستا ئەو سوڵتەی هەیە بەسەر زەویەکەوە ئەگینا فەوضا دروسە بێت بەڵێ ئەگینا سوڵتەی هەیە بەسەر ئەو زەویەوە ئەوەتانێ بەڵام کێشەکە لێرەیە لێرە لای خۆمان ئێسەونەی من ئاگام لێ ئێحمالیان کردووە ئەم ئەیداتە دەستەوە ئەم ئەیداتە دەستەوە ئیتر بۆیە کابرا دەوتانێ هی 50 ساڵە قسەی لێ ناکەن ئیستیفادەشی لە ناکرێ بە زراعەتیش ئەم ئیدا بە ئەو کوڕەکە ئەویدا بە ئەو کوڕەکە ئەویدا بە ئەو کوڕەکە کچەکانیشان لێ مەحروم کردووە جا ئەمە لێرە ئەگەر بێت و یاسایەکی بۆ دانێ یان بڕێنە سەر ئەسڵی یاساکە کە ئاخر کەڕەتکە دانراوە ئەو یاسایی کە لە زەمەنی دەوڵەی عوتمانی دانرا تۆ ئێستا بڕۆ بەوەی یاساییشکە با لەبەرەوەی ئەم کچە دڵ چاوی پێوێتی ئەڵێ من لە باوکمەوە بۆم بەجێما مامۆستا ئەڵێ من لە باوکمەوە بۆم بە منفعەکەی بەشی منیشە ئەمەیە لێرە ئەمما ئەگەر بێت و بۆیە ئەڵێم کەسێک نەڵێ کاکە وەڵی آخر کاکە بە قانون ئەیکەوێ بە شەرع نایکەوێ بۆ ئەمە لێرە قانونەکە ئیجتیهادەکە با من بە ئەو زبانە قسە بکەین ئیجتیهادەکە مخالەفەی شەرع نییە چونکە بۆ ئەو کەسەی مردووە مڵکی ئەو میراتە ئەمە مڵکی ئەو نییە حتا هەندێک لە عولەما تۆ چۆن کەسێک دێت خانوێکە داتە باوکت ئەڵێ کاتێ ئەو پیاوە وەفاتی کرددا لە دەرگاکە ئەڵێ کاکە ئەمە من تا دامەتە باوکت ئێستا زەحمەت نەبێت تۆ بۆت نییە دوای باوکت دەوڵەتەکە پیا بچێتەوە کە من قەناعەتم وایە خوای گەورە دینێکی کاملی ناردووە و لە ناو ئەو دینەش فەرعێکی مەواریثە ئەوەی خۆی بە موسڵمان بزانێ پشتە قانونی خوای گەورە هەڵ ناکات زۆر لە کێشەی قەناعەتیشم وایە گەندەڵی سیاسی دڵتەنگی کێشەی خێزانی کێشەی کۆمەڵایەتی پشتکردن لە قانونەکەی خوای گەورە بە نەسی حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر پشت هەڵکردن لە قانونەکەی خوای پەروەردگار نەیاری زاڵە کاتە سەرمایە ئال لێرە من مەبەستم لەم خاڵە ئەوەتانێ کە تۆ یاسایەکی خوای پەروەردگاری و کاتە با بە یاساکەی خوای پەروەردگار ئیش بکەن یاسایەکیش بۆ ئەمە دانێن یاساکە چێ دای ئەنێ ئیتر ئەو کاتە تۆ ئەیدەی بە کوڕ بە تەنها ئەیدەی بە کچ ئەڵێ کاکە گیان ئەم ماڵە کوڕەکانی لە شارن کچەکانی زیندویان کردوتەوە تەنها بۆ کچەکانە یا بۆ ئەو کوڕەیە کە ئیشی لێ ئەکات مامۆستا بە مولەخەسی یاسای شەرع چیمان پێڵێت ئەمە جەناب باسی قانون کرد ئایا شەرع تەسلیمی قانونەکەی ئەکات شەرع دایتێ دەست خەلیفەوە ئەوەی کە باسمان کرد کاڵێ ئەمیری ئەڵێ بۆیە سمیەت ئەمیریە لأن الأمير يتصرف في أي الخليفة تصرفي تياك مامۆستای بەڕێز برایەک لەگەڵ خوشکەکانی ئەرزی زراعی هەیە ئەم برایەڵێ کاکە من بە واسیتە و بە پارە ئەیکەم بە تاپۆ بەڵام لەو لاوە ئەبێت دوو هێندەی برایەکەم بەرم کایکەم بە تاپۆ ئەمە دروستە خۆی ئەسڵی ئیشەکە حرامە چونکە ناتوانی تۆ عەرزێکی بەیت المال بە ڕەشوە بکڕیت ئەسڵی ئیشەکە ئەرزێکی بەیت المال نابێ بە ڕەشوە بیکڕی کاتێ لە یەکێک لە صیفاتی خەلیفە لە مسلمانانە ئەوەتانێ ئەبێ بە پێی مەسلحەتی ڕەعیە تەسەڕف بکات ئەو کەسە ئەگەر شایستە ئەو عەرزەیە ئەم بۆی نییە پارەی لێ وەربگرێ خۆی بیخواتی هی باوکی نییە بیفرۆشێت جوانە بۆی نییە تەسەڕف لەم عەرزە بکات پارە وەربگرێت عەرزی فەقیر و فوقەراوی مسلمانانە بەڵێ مامۆستای بەڕێز یعنی لەم کاتەیە ئەسڵی ئیشی ئەم ئینسانە ئیشەکەی کە بەو شێوازە کردوێتی
ئەڵی ئەسڵی ئیشەکەی حرامە ئەی نابێ ئەسڵی ئیشەکە بکات بێعەکەدا نەمەزراوە ئەم بەیعەدا نەمەزراوە لە ئاساسە ئەو کەسەی کە پێی فرۆشتوێتی بە پارە ئەو کەسەی کە پارە ئەدا خۆی ئەمەیە ڕەشووە هەندێک جار تۆ کە ناتوانانی حەقی خۆت بگەڕێنی تو حەقی خۆت ئللا بەوە نەبێ کە کابرا پارەیەکە دێوەرەگرێ ئەمە مانەوانیە من مەجال بدەمە خەڵکەکە و پارە بدە و ڕەشوە بکات بەڵام حەقی خۆتە پێویستت پێێتی نایگەڕێنەوە بە پارەی بۆ تۆ نابێت حرام ئەو حرامی خواردە لەبەر واجبەکەی خۆی جێبەجێ نەکە ڕەشوە بریتیە لە ئەوەی باتڵێک پوچێک بکەیت بە حەق بکەیت بە باتڵ ئەم عەرزە بەنا حەق کە ئەی فرۆشێ و کەسە عەرزی کێ پارەی لەسەر وەرەگی ئەی تۆ چۆن ئەتوانی عەرزەهی ئەو نیە لێی ئەکڕی ڕوونە مامۆستاگیان جەزاکەڵڵا مامۆستای بەڕێز پرسیارێکی تر دیارە ئەم ئەرزی زەوی زراعیە پرسیار زۆر هەڵەگرێگەرمان ئازاکە خوا لە ڕازی مامۆستای بەڕێز لە وڵاتی ئێمەدا لە کوردستاندا چنێوە تا ڕادێ پەیوەندی بە میراتەوە تا ڕادێکیش پەیوەندی بە میراتەوە نییە لە وڵاتی ئێمەدا بەهۆی ئەوەی کە هەندێک خەڵک هەندێک بەرەباب و عەشیرەت و ناو بەسەر ئەرزەکاندا دەسەڵاتیان هەبوو یان لە دەوڵەتی عوسمانیان وەرگردووە تا ئێستش ئەم ئەرزە زەوی زراعیە کە سوکاری من کە سوکاری جەنابەت کە سوکاری و بەڕێزانی گوێبیستی ئێمە بن ئەم زەویە ئەکەنە زەرعات و ئەیکەنە دەغڵودان بەڵام کەسێک بەشێکیان لێ ئەسەنێت جا ئەم کەسە بە ناوی ئاغاوە بێ بە ناوی شێخەوە بێ ئایا لە کاتێکدا ئەمە زەوی زراعیە و ئەو فەلاحە بۆ خۆی بەکاری ئێنەیە خەڵکێکیش بە زۆر بەشێکیان لێ ئەسەنێ وەکو خومس ئایا ئەمە دروستە بۆ ئینسانە خۆی گەورە پاداشدا تۆ خۆت پرسیارەکەت و جوابەکە شتیا بوو کەڵی بە زۆر لێ ئەسێنێ وایە وانە کە بە زۆر لێ ئەسێنێ نەک بە زۆر بە ڕووگیری کابرا خۆی هەندێک لە عولەما کاتێک ڕۆشونەتە دوکانی ڕۆشونەتە ماڵێ فەرمویان لێ کردووە لە کاتی نان خواردن بۆ نەیخواردەوە تێتینەوەکو ڕووگیر بێت بە ڕووگیریکردن حرامە ئەگەر بە زۆر بێت ئەوەتانی هەر ماڵێکە بە ڕووگیری بیبێ قیاس کراوەتە سەر زۆر و زەبر کە زۆر و زەبرەکە ئەم ئەسڵ حرامە ئەمیان کردێتە چی مشەبە و مشەبەهەکە ناوەڵە مامۆستاگیان پارە زۆر دقیقە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم هەموو ئومەتێ فیتنە هەیە فیتنەی ئومەتی منیش پارەیە بۆیە ئیمتیحانی گێژگار گەورەیە ئەمە لەم بەرنامە زۆر هەوڵماندا وتمان ئامان سەد ئامان برایان خوشک ڕووگیر مەکەن برایان میرات لە کاتی خۆیان تەوزیع بکەن چونکە ئەو ئافرەتە ئەمرێ دوایی هەر لەبیر ئەچێت نازانن بەشەکەی گەڕێتەوە بۆ میراتگرەکانی خۆی نەمامۆستاگیان بە کورتێکەوەی کە باسکە حرامە ئەگەر هەر کەسێ بیبا چی ڕئیس عەشرەت بێت چی کەسێک بێ بەناو مامۆستای ئاینیۆ بیبا چی کەسێک بێ بەناو شێخ و شەجەرەوە بیبات ماڵ هی ئەو کەسەیە ئەو دەوڵەتە تەسلیمی ئەوی کرد لەبەرەوەی ماڵناڵەکەی پێبژێنێت خوالت ڕازی بێ مامۆستای بەڕێز دێمە لای پرسیاری ئەو بەڕێزانی کە پرسیاریان کردووە من پێشەوەی بڕۆیتە سەر پرسیار هەر تەنها ئەو لە مامۆستاگیان ئەو قانون انتقال الأراضي الأميرية تاوەکو ساڵی یعنی لە ساڵی 1850 شەگە بگەڕێنەوە بۆ یاساکان ئیقراریان کردووە کە ئیشیان پێ کردووە ناڵێ للذەکەری مثل حظ الأنثيين وتیانە تەساوە فی الذەکر والأنثى بۆ هێساک ئەڵێ وەڵا ئافرەت من غەریبیم لەوەی دێڵێ ئافرەت نایکەوێ ئەوان وتیانە نەخێر کچ ئەوەی کوڕەبات لە قانونی سووریا ئێستا بۆ ئیشەکرێ کچ و کوڕ وەکو یەک دەڵێن خوا لە ڕازی خوا سەربەرزکە مامۆستای بەڕێزم ینی نەک نیوەش نابە نەک بەش نابە لە زەوی زراعیە بەڕاستی مامۆستایانی بەڕێز لە وڵاتی ئێمەدا کە پیاوان هەندێک جار بەهۆی کە سوڵتایان بۆ لە ئەرزی زراعیە زۆر جار زوڵم لە ئافرەتان کراوە بەداخەوە بس خەڵکیش ئەوەتیان برایە تاالبی علم ئەمە هەڵەتیان نەگا ئەمە ناشەرعی نییە ئەوەی کە مڵکی مردووەکەیە ئیتر ئەرزی زراعی بێت یا ئاڵتون بێت یا سیارە بێت یان پارە بێت باخ بێت هەرچی بێت کورد و جاری کچەبات ئەمە هی ئەو نییە هی بەیتولمالی مسلمانانە ئەو سوڵتە لەو شوێنەیە چۆن بڕیار بداوات تەوزیعکرێت مامۆستای بەڕێزم لە وڵاتی ئێمەدا بە هەموو ئەرزێکە بکێڵدرێ پێوترێت زەوی زراعی بەڵام بەرنامەکەی ئێمە لەسەر زەویەکە زراعی بێ و تاپۆ نەبێ وانە بۆ کۆڵێن عەقدە وانە ڕقەبە لە کتێبە علمیەکان هەڵێ ڕقەبەی عین چی ئەسڵی زەویەکە هی بەیتولمالە هی مردووەکە نییە پێی داوە ئیستیفادەیەکی لێ بکە حتا پارەیەکیشی لێسێنێ مانگانە جوان مامۆستای بەڕێز مامۆستاگیان ئەچینە لای پەیوەندەکەی کاک سەربەست کاک سەربەست دیارە پەیوەندی ئەوەی کە خوازای باتۆ زەوێکی زراعیان بووە ئەم زەوی زراعیە والحاصل لە باپیرەوە دوای نەنک و دوای هاتوۆتە سەر زەڕمامێکی ئەم کاک سەربەستە ئەم ئەرزەی کردووەتە تاپۆ
کردوێتە تاپۆ و بەشی ئەمانی نەداوە ئایەوە دروستە؟ ئەمە ئەمێنێتەوە سەر نەقلەکەی چۆن ئەبێ خۆیان بڕۆن لەسەر ئەسڵەکەی بگەڕێن بۆ تاپۆکەی گەشت بێتە سەر تاپۆ ئەوە بێتە بۆ نمونە لە هەندێک شوێن لە زەمەنەکان عەرز دراوەتە خەڵکی ئەمیش بە حەقی خۆی پێی درابێ بەبێ هیچ حیلەیەک هیچ پارەیەک هیچ پیلانێک لە ئەو خزمانەی خۆی وانە یعنی صاحب عەرزەکە پێی دابێ بە اختیار حەقی خۆیەتی ینی مامۆستای بەڕێز ئێستا پرسیارەی کاکسەر بەست ئەم زەویە زراعیە بەدەست جەنابتەوە بووە دوای 10 ساڵ حکوومەت ئەو ئەرزەی جەنابتی داوە بە من ئەو ئازادە بەمبەرجێ من فڕۆفێڵم نەکرد صاحبەکەی حکوومەتە ئەو حکوومەتە ئەو کاتە حتا زۆر جوانە فەرموون عولەما فەرموون من ئەو نمونەم هێناوە لە یەکێک لە زەمەنی لە زەمەنەکانی کە لە دەوڵەتەکان کوڕێک بەهۆی حیفظی قورئانەوە بانگیەکەن ئەڵێن ئەم ماڵە مرشد بانگیەکەڵێ ئەم ماڵە بۆ تۆی تا ئەمری ئەیدەی بەکرێ ئێستا منفعەکەی ئەفرۆشی چی لێ ئەەکەی دوایەوەی مردی اختیار لە لای خۆمانە دێنە باو کرد لێت ئەسیێنین و ئیدێن بە کەسێکە ئەیش توانێت نەک ئەڵێ تا بمری ئەتوانێت بڵێ بە هەدیە بیبە بۆ خۆت ئەو کاتە ئەبێ بە تاپۆ بۆی مامۆساییان خوالت ڕازی بێ ئەی ئەگەر بەناوی ئەم بنەماڵەوە کرد بێتی بە تاپۆ هەر فێڵێکی تری کردبێت ئەو خوای گەورە پێزانێت چکە لە دنیا ئێستا من ئەسف کابرا جاری وایە ڕۆژتووە بە کەسێک گوتێتی کاکە من سەفەرێکەکەم پێم خۆشە تۆ ئەمینی تۆ ثقەی ئەم زەوی ئەکەمە ناوتۆ تەنها لەبەرەوەی بەناوێتی نابێتە مڵکی ئەو چونکە ئەمە بەیع نییە ئەمە یارمەتیدانە دواتریش ناتوانێت داوای پارە بکا بڵێ کاکە نادەمەتەوەنە پارەم نەدەیت قەزایبێتەوە مامۆستاییان خوشکە ئامینە پرسیاری ئەوەی کرد کە 8 خوشکن لەگەڵ یەک برایە زەوی زراعیان بۆ دوای باوکی مردووە کە باوکی مردووە تا 2002 پێکەوە بوونەوە لەگەڵ براوانێ دوای جیابوونەتەوە دوایەکێک لە براکانی زەویەکەی فرۆشتووە کە زەویەکەی فرۆشتووە بەشی خوشکەکانی نەداوە ئەڵێ پرسی شەرعم کردو و توانە بەشیان ناکەوێت ئەو پرسەی کە کردوێتی نازانم چۆن کردوێتی وایە چونکە ئێستا کە ئەمە لێرە من هەندێک پرسیار لێرە ئەڵێن ئەگەر وابێ ئەمە وەڵامەکەیەتی وەڵامەکەی من تەڵەفی مقابل نەمبیستووە ئایا ئەمە بەچی یاسایەک پرسی کردووە مەگەر ئەم ئارزا عەرزێکی زراعیە کە فرۆشتێتی ڕۆشتووە و تویانە کاکەی گیان ئەوە لە پاش باو کرد بۆ تۆ ئەم پرسیارانە مامۆستا شاخەوان لەم بەرنامە ئێمە گەێنێتە نەتیجەیەک ئەو نەتیجە ئەوەتانێ مامۆسایانی ئاینی ئەوقاف ئەهلی فتووا بڕۆن داوا بکەن بڵێن بۆ خاتری خوا با کێشەی کۆمەڵایەتی دروست نەبێ با خەڵک حەقی کەس نەخوات با زۆر خوشک مەحروم نەبێ با برا بە نەزانین یا با خەڵکێک کە لە شتێک نەزانێ فتوانە دەنبێن ئەم مەسئلانە ساغکەنەوە با خەڵک بەرچاوی ڕوون بێت جوانە ئەو برایە ئەگەر سەیری مەنفعەکە بکە با لە خوا بترسێت ئەویش بڕوا بڵێ کاکە بەشیان بدات یان بڕوا لە سەرچاوی خۆیوە بڵێ باوکمان مردووەم عەرزەی باوکمانیەتە عەقدە ئەوە نە خوشکمێ ئەوە دایکمە چی لێ بکەین چۆن تەوزیعەکەن بۆمان خوالت ڕازی بێ مامۆستا کاک ئەحمەد لە ڕانیەوە پرسیاری ئەوەی کرد کە خەزوری باخی هەیە باخچە شتی هەبووە نەزری کردو بە کچەکەی دیارە نەزر لێرەدا مانای هەدیە هاتووە کە لە سنە قسەکانی دەرکەوت هەدەی کردو بە کچەکەی دوایی ئێشتا ماوە خەزوری ماوە پەشیمان بووەوە ئایا ئەڵێم پەشیمان بوونەوە دروستە یان دروست نییە لەبەر ئەوەی ماوە چونکە جارێکان باوکیش ئەنتەوە مالوکە لی ئەبیک خۆت و ماڵەکە شتی باوکە ئەبێ ئەمە پرسیار لە ئەسڵ لە هەدیە شەرعان هەر کەسێک ئەوان ناکا برا دوایی تەفرقە بێ لە بینی ئەولاد ئەم ئەولادی نیەخەی ناکە تەفرقە لە بینی ئەولا شێخ الإسلام ابن تەیمیە فەرمیێ ڕای ڕاجحی عولەما ئەوەتانی هەر پیاوێشتێکی دا بە مناڵەکەی یا هەر دایکێک جیاواز لە باقی مناڵەکانی تی ڕەئی ئەرجەح شەوتا لە دوای مردنی شەڵی وەشێنەوە لەبەر پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم واتقوا الله واعدلوا بين أولادكم بەڵام ئەمە کە یەک مناڵی هەیە دوور نییە ترسی ئەوەی هەبێ ئەم پیاوە دواترە توانای من تەلەفۆن قسەی لەگەڵا بکەین دوور نییە ئەم پیاوە ترسی ئەوەی هەبێت میراثگرەکانی کەی دوای بێتە کێشە بۆیان وانێت چونکە ئەم کچە خۆی نیوەی ماڵەکەی کەوێت ئەم پیاوە بمرێ یەک لەسەر یەکی هەموو ماڵەکەی چونکە کوڕیکەی نییە و کچیکەی نییە جوانە خوالت ڕازی مامۆستا کاک ئەحمەد لە کۆی دیارە دوو پرسیاری کرد لە ئاسنای بەرنامەکەی وەڵامی پرسیارێکیان دایەوە ئەو پرسیاری کە وەڵامت نەداوەتەوە
ئیکەم ئەوش ئەوەیە کە ئەرزیان بۆ ماوەتەوە ئەرزی زراعیان بۆ ماوەتەوە ئەم ئەرزە زراعیە ئاو بەیۆدا هاتووە ئێستا کە ئاوەکە کەمی کردووە ئەرزەکە زیادی کردووە لەو ئەرزەی کە زیادی کردو ئایا بەشی کچەکان زیاد دەکات لە ئەرزەکەدا ئەم عەرزە خۆی کەس نییە تاوەکو بڵێم کاکە وڵا ئەمە نەکڕین و فرۆشتنە لە میراتەکە زیادی کرد بێت لە تەسەڕف پێوەکردن و ئەمە ئەوە نیە بڵێ مڵکی پیاوەکە زیادی کردووە هەرم عەرزە بەیانی بارانەکە بێتەوە ئەیشی باتەوە وایەوە نیە بەڵام ئینسافەن لەبەر ئەوەی مامۆسا ئەم قسە ئاگات لێبێ لەبەر ئەوەی هێشتا میراتەکە تەوزیع نەکراوە ڕوونە تەوزیع بکریایە ئەدوت کاکە ئەویان کە ئەم تەڕەفەی ئەم لای بەرکەوتووە خوای گەورە بۆی کرد ئەمەی پێدا بەس کێشیان هێستا تەوزیع نەکراوە بەعەدل دابەشی کەنە سەر هەموویانە ڕوونە قسەکەم کە دابەش کرا ئەمیان بەشی کەوتۆتە تەڕەفەکە لەوەی ئەو داقەی کە کەوتۆتە پاڵئاوەکە ناڕازی بووە گلەی کردو بڵێ کاکەمە کەس ناوێت ئالە پاڵئاوەکە دوایی کە خوای گەورە بۆی کرد ئاوەکە عەرزەکە وشک بوو ئەم ئیستیفادەیەکی لێکە بەڵام ێستا تەوزیع نەکراوە لەبەر عەدلۆ نزیکترەوەتانێ دابەشی کەنە سەر هەموویانە چونکە جوملەتەن ئەفرۆشرێ یان ئیسفادەی لێ کرد خوا لەت ڕازی مامۆستای بەڕێز کاک بێستون وتی مامێکم هەیە خۆی خێزانێتی منداڵیان نییە مامەکەم نەزری کردووە و توێتی لە دوای مردنی خۆم خانووەکەم خانووییان هەیە بدرێ بە خێزانەکەم لە دوای خێزانەکەیشم بدرێ بە مزگەوت ئێستا مامی لە ژیاندا ماوە ئەتوانێت پەشیمان بێتەوە وڵای ئەمام پرسیارە خۆشیەکەی لە چیایە من لێرەوە ئەڵێم ئەو برانەیە کە کڕای فرۆشتنەکەن تخوا بە عەلمی شەرعی بخوێنن با تووشی ڕیبا خواردن نەبن بەخوا دنیا کۆتایی پێێ پارەی حرامیش ماڵتیەکەدا جارێ ئەم ئەگەر ئەیدا بە ئافرەتەکە ماڵ لە ماڵی ئەم دەرچوو داو لە دەستم دەرچوو تۆ چۆن دوای مردنی ئەم بۆ میراثگیرەکانێتی تۆ چۆن دوای مردنی ئەمەیکەی بەوەقف هی تۆ نێ بکەی بەوەقف جوانە کەوا بوو ئەسڵی بابەتەکە کۆمەڵی قۆناغە قسەکان ناشەرعیە تۆ ئەگەر لێرە سەبەبی تەفرقە نەبێت هەدیەکە لەبەر خۆشەویستی ئەم ئافرەتە ئەیدەی بەم خێزانەی خۆت کە پێدا تۆ ناتوانی بڵێ لە دوای تۆ بۆ چونکە احتیمالە ئەم ئافرەتە پێش تۆ بمرێ دوایی میراثگرەکانی باوکو دایکی ئەیبەن دوای گلەی نەکەی جوان ئافرەتەکە حسێ بە ئیکا بە وەقف یان نایکا بە وەقف خوا لەت ڕازی تۆ بۆت نییە خوا لەت ڕازی مامۆستای بەڕێز ئەگەر لە دەقیقەیەک بۆ 2 دقە کۆتا قسەی خۆتم پێ بڵێ دوای پرسیارێکەکەم لە کۆتایی بەرنامەی میراتەکەدا ئەگەر لە 2 دقیقەدا بتوانین بسم الله الرحمن سپاس دەکەم والله مامۆستا من سپاسی برایانی پەیامەکەم ستافەکەم سپاسی جەنابتەکەم کە ئاگام لێ بوو قەدەری خوای گەورە ئەم بەرنامە دووشەمان بوو لە پێش ئەمە تۆ دەرستە بوو مزگەوتتە بوو بەرنامەکەت ڕازاندەوە خوای گەورە پاداشی خێرت داتەوە ئەتوانی بە تەنان بەرنامە خۆ تەقدیمی کە من سپاس دەکەم خوا پاداش خێرت داتەوە من ئەڵێم هەر هەڵەیەکم کرد بێت داواکەم لەخوا بۆ خاتری اسمی عەظەمی خۆی لێم خۆش بوو بێت ئەو پرسیارانەی لێرە وەڵامم داوە خەڵک وەکو فتوایەکی شەرعی وەری مەگرێ بڕن بۆ لای ئەوقاف و مامۆستانە کە دائەنیشن لەگەڵیانە وەری بگرن هەر چاکەیەکیشی تیا بوو ئەوە ئەوەڵ و ئاخر فەزڵی خوای پەروەردگارە بەڵام ئەم بەرنامە لە یەکەم ئەڵێم داواکەم لە هەموو براوە خوشکێک کەسێ ئەمرێت ئەگەر خەڵکەکە عاقڵ و باڵغ و لە خواتز من قەینا بەڕضای هەمویان بڵێن نەختێ دواکەوێ با پەلە بکە میراث تەوزیعکەن چونکە بۆ ئەو خەڵکە ئەمرێ دواتری وا هەیە تەواو وردە لەبیر ئەچێت کە سوکاری لەبیر ئەکرێت کرد پیاوێ خۆی عادل احتمالە کوڕەکەی دوایی میراث نەدا بە برازاکانی کە باوکیان لە ژیانە بۆ میراثی کەوتووە باوەکو وان لە خوای گەورە بترسین خوایەکە لەسەر 7 طبق ئاسمانە خۆی بەشی ئافرەتی داوە با ئەو خەڵکە ئەو ئافرەتە مەحروم نەکات ڕووگیری نەکات ئەو ماڵە نەخواگینە لە دنیا و لە ئاخرەت چێتە تاریکی بووی باوک ئینسان بەسەی بێتەوە مناڵەی کە لە بێشکەیە و داوەشەکەم لە دەسەڵات لە ئەوقاف لەو پەرلەمانتارانەی لەو کەسێک کە لە خوا ترسی خۆی بە مسلمان نەزانێت هەر یاسایەک پێچوانی شەرع تعدیلی بکەن لە خوای گەورە بترسن دینی خوای پەروەردگار خوا زانا و حەکیمە داینیاوە نە کەمی هەیە بۆی زیادکەی نە زیادی هەیە لێی دەکەی خوای گەورەش پاداشی خالت ڕازی بێ مامۆستای بەڕێز تا ئێرە بەرنامەی میراتمان کۆتایی پێهاتتر هەر پرسیارێکی تر بکەین خارجی میرات ئەوە ئینشاڵڵا ئازادین پرسیارێکە زۆر جار برایان و خوشکان لە منیان کردو بەڕاستی پەیوەندی بە میراتەوە نییە بەڕاستی ئاجا لە ئەسنای بەرنامەکاندا پێم وایە لە ئەڵقەکانی سەرەتا و پرسیاریان لە من کردووە بە شێوازێک لە شێوازەکان برایان خوشکان
منشم پرسیارە لە کۆتا بەرنامە و بابەتی میرات کۆتایی پێاتەوە ئاراسی جەنابتەکەمە چەند شتێکی شخصیشە ئەویش دەربارەی ئەڵێن مامۆستا دلێر زۆر مولتەزیمی شەرعە بەڵام لەگەڵ ئەوەدا ڕیشی بەڕەش بۆ یاخەکات جا پێم خۆشە وەڵامی من و ئەوانیش بیتەوە ئەم گومانە بۆی غیبەت نەکەین خی گەورە پاداش وڵی مامۆستا هەر ئەوە لە خەیاڵە بۆم پرسیارە بوو کردت خوا پاداشت داتەوە زانم لە دڵسۆزیشە بۆ من ئەزانم خلافی لەسەر لەوش یەکەم جارێ ئەم خلافش ئاوا ئیشارەت پێ بکەم کە هەندێک لە عولەما ڕەئیان وایە وە ثابتیش بوو هەندێک لە سەحابە ڕیشیان ڕەش کردووە یەک و دوانیش نییە زۆرن بەڵام خۆم ڕەئیم وایە ڕیش ڕەشکردن ئەستەغفرڵڵا من هیچ کەس نیم بڵێ من ڕەئیم وایە بەڵام ئەو زانایانەی کە بڵێم لەم زانانەی تازە کە لەم عەسرە بوون وفاتیان کردووە شێخ بن باز شێخ عوثەیمی شێخ ئامانەی کە ئەڵێن ئەو حەدیثە صەحیحە ثابتە پێغەمبەری خوا فەرمێ جەنیبوه السەواد من بە حرامێ زانم و هەر برایەکیش لەم ڕۆژانەش لە هەولێر بووم برایەک هات بەراو تێرە مامۆستای هاوار تۆ ڕیشت ڕۆژێ بەڵام لە تەلەڤیزیۆن ڕۆژ دیارە وتم بێ با ڕەسمی پێکەوە بدین ڕەسەکەمان گرتم لە ڕەسمە چۆنە وتی وەڵا لە ڕەسمەکە ڕەشە وڵی مامۆستا گیان ڕیش ڕەشکردن پێغەمبەری خوا فەرمێ سبوخی کەن لەبەرەوەی یەهود سبوخی ناکات پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کەوا بوو لێرە ئەمری پێکراوە مستحبە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڵێ 17 تاڵ لە ڕیشی سپی بووە ئەو 17 تاڵەی سبوخ کردە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەڵێ باشترین شتێکیش ڕیشی پێ بگۆڕن سبوخیکەن الحناء والكتم خەنا لەگەڵ چییە خەنا لەگەڵ وسمە بۆ ئەو کاتە تۆ ڕیشت لەوە باینجانی بێت ئەگینا هەر من قەناعەتی نەخێر ئەڵێم گۆڕی بێتی ئەگەر وتێتم ڕەشەوە زبانم یعنیم سەبق لسان بووە بەڵام لەم مەسئلە من ئەوە ڕەئیمە بەڵام قەدەری خوای گەورە وایە کەمێ دائما ئەمڕۆنی ڕەشکە و شتانە بەکارێنم کامیرەکەش وای لێکات وا ڕەش دەرەکەوێت فەرەضەن ئەگەر منیش کردم هیچ جەمعێکی ئیسلامی هیچ کەناڵێکی ئیسلامی هیچ مامۆستایەکی ئاینی لە حرامە تەقلیدی ناکرێت من نەوەڵە مامۆستایگیان ئەو ڕێنکردنەشی ڕەش نییە و جەنابیشت باش ئەیبینی خۆی ساتە دوایی بەڵام لە ڕەسمەکەەوە دەرەکەوێت خوا لە تازی مامۆستاگیان گەڵازاکەەوە پرسیارە زۆر بەرایان و خوشکان بوو بەڕاستی بەس مامۆستا وەڵڵا پێشەوەی خەرنە نیو دەقا مەجالم بدا بۆ ئافرەت و بۆ پیاوە خۆ چوار ڕەئی لەسەرە کۆمەڵی ڕەئی وایە مطلق حرامە ڕەش کۆمەڵی ڕەئی وایە مطلق جائزە کۆمەڵی ڕەئی وایە بۆ ئافرەت جائزە بۆ لە ماڵەوە بۆ مێردی خۆی بۆ پیاوە کۆمەڵێک ڕەئی وایە بۆ بە تەمەنەکان جائز نییە بۆ گەنجەکان و بە تایید لە کاتی جیهادە جائزە بەڵام ئەمە واز لە خلافە بێنی من ڕەئیم وایە بۆ صحیح و ڕەش جائز نییە بەڵام جگە لە ڕەش هەموو ڕەنگە جائزە کە سووری ئەەکەی زەردی ئەەکەی ڕەنگێ نەبێ خەڵقی خوا بگۆڕێ ویست ئەمە گێرم ڕەنگێ نەبێ بۆ نمونە قژ نییە شین بێت کەسێ شیری بکات قژ نییە نیوەی سوور بێ نیوەی زەرد بێ نیوەی شین بێ ئەمە خەڵقی خوا گۆڕینە لە ماڵە حرامە مامۆستای بەڕێز ئێمە لە کۆتایی بەرنامەکەدا بەڕاستی سپاسی جەناب دەکەین کە لە ماوەی چەند مانگێکدا بەڕاستی خۆتمان دوو کرد لەگەڵمانە بەردەوام هەموو شوێک بە مەژاڵەتی خۆتەوە ئامادە بوو لە ستۆدەیە ئێمە دوعای خێرت بۆکەین و دڵنیامەوە بە ڕێزانشکی گوێبیستی بەرنامەکە بن دوعای خێرت بۆکەین خی پەروەردگار پاداشت باتەوە بۆ خاتری ناوجوانەکانی خۆش هەرەوە لە بەناو منە بڵێ وەڵاهی من تەلەفۆنی گێژگار زۆرم بۆتی هەموو تەلەفۆنی هەڵ ئەگرم بەڵام ئێستا لەم بەرنامە ئەوەتانێ من سامتە لە دەرس و دەورم وایە ئەوە نەبوو هەڵی نەگرم ئەو خەڵکە گردن مازاکە عوزرم بۆ بێنێتەوە مەمنون ئەو خەڵکەشم تووشی خێرم کەن وەڵامی گیان بدەمەوە خوالە بیسەران و بینەرانی ئازیز و خۆشەویست لە دوای بوون بە میوانتان چەند مانگێک لە شەوانی دووشەمان لەسەر سێشەماندا لە باسکردنی بابەتی میرات و زانستی میرات لە خزمەت جەنابی مامۆستا لێرگەرمەییدا ئەم بابەتی میراتە سوپاس بەخوای پەروەردگار هەر لە پێناسەی میراتەوە هەتا وەکو کۆتا بابەتکە زەوی زراعی بوو لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدا باسمان کرد بابەتی میرات دیارە دوو بابەت دوو شێوازە شێوازێکیان بەڕاستی قورسە تەنها ئەهلی عیلم لێ حاڵێ بن شێوازێکیان ئاسانە من و جەنابتان لێ حاڵیە بین بۆیە ئەگەر بابەتەکەمان هەندێک جار قورسیش بووە گەردمان ئازاکەن چونکە بابەتەکەەوە ئاخوازێ ئاسانیشیکەیتەوە هەر بابەتەکە بۆ خۆی قورسان دێجار بۆیە بەڕاستی ئێمە ویستومانە لە ئەسنای ئەم بەرنامەدا ئەو برا بەڕێزانەی کە ئەو خوشکە بەڕێزانەی کە تا ئێستا میراتیان بە شێوازی شەرعیدا بەش نەکردووە هیچ نەبێ بتوانین تیان گەیەنین کە میراتە بێ بە پێی شەرعدا بەشکرێ بە پێی قورئاندا بەشکرێ ئیسلام زوڵمی لە ئافرەت نەکردووە ئیسلام زوڵمی لە هیچ چینێک نەکردووە ئەم بابەتی میراتە ئەوەی پێوتین کە شەریعەتی پاکی ئیسلام نە زیادەی هەیە و نە نقصانیش هەیە تا بووی زیادکەین بۆی ئێمە
لە کۆتایی ئەم سیلسیلە بەرنامانەدا سوپاسی بەڕێزیشتانەکەین کە بەردەوام دانیشتون بە دیار بەرنامەی میراتەوە، بەردەوام پەیوەندیتان کردووە، بەردەوام کێشەکانتان بە پێی شەرع چارەسەر کردووە، بە تایبەتی لە بابەتی میراتدا. لێرەوە هاتینە کۆتایی ئەم سیلسیلە بەرنامەمان دەربارەی میرات و زانستی میرات. خوای پەروەردگار پاداشتی هەموو لایەک باتەوە کە ماندوو بوو لەگەڵ ئەم بەرنامەدا. خوای پەروەردگار پاداشتی ئێوەش باتەوە، گردنمان ئازاکەن ئەگەر نوقسانیەکمان هەبێ لە خۆمانەوەیە، و ئەگەر بەرنامە کەشمان سەرکەوتوو بێ ئەوە فەزلی خوای پەروەردگارە جەل جەلاله. بۆیە لێرەوە بەخواتان ئەسپێرم. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.